ئەمە هەیە ئەبنەمایی بۆ زۆرێک لە ئافرەتانی ئەم سەردەمە سێژی چۆن باسیەکەم بوون ئەمە بکەنە قاعیدە بۆ خۆتان لە ڕووی شەرع و هەر ئافرەتێ شیری خۆی لە مناڵەکەی بگرێتەوە بڕیار بداوەمەوە شیر گەورەیکە هیچ کێشەیەکی نەوێ هیچ عوزرێکی نەوێ تەنیا لەبەر ڕەغبەتێکی خۆی ئیترە و ڕەغبەتە ناوێنن تەمەڵی ناوێنن لە شولاریان بۆ نەتێک نەچێ بەڕاستی ئەو جۆرە ئافرەتانە خەریکن تاوانێ لە تاوانە گەورەکان ئەنجامەدەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەیەکی سەحیحا فەرمێ جارێکیان دوو فریشتام لایان گرتم بردمیان سزاکانی خۆیان پێشانەدان یەکێک لەو جۆرە سزانەی کە باسیەکە فەرمێ کۆمەڵی ئافرەتم بینی مار ئاڵتیا و بەسینیان و پێیان وەدا کاتێ باسی مارەکەمە بەس ئەم مارە لاسیکانە نییە مارەکانی جەهەنەمە خوا بۆ خۆی ئەزانێت چەندێک مەنزەریان ترسناکە و چەندێ بە ئازارن خۆی گەورە هەموو لایەکی لێ بپارێزێ پێیانم فەرموو ئامانە چیان کردووە ئاوا خۆی گەورە سزایانەدا فەرمویان ئامانەی تو ئەیبینی یەمنەعنە ئەولادەهونە ئەلبانەهون لە دنیایە بەبێ هۆ شیری خۆیان لە مناڵەکانیان نەگرتو جا دایکان و خوشکان ڕەحمەتی خواتان لێ ئەم فەرمودە بێ ڕاتان چەڵەکێنێ بتان گۆڕێ ئەو جوانەی کە ئێوە پارێزگاری لێکەن وەڵڵی ڕۆژێتێ نامێنێ ئەڕوا بەڵام ئەم تاوانەی کە ئێسایەوە خەریکن ئەنجامێدەن لەسەرتانە نووسرێ دوای لەسەری محاسەباکردن ئەو هەموو مناڵە بە شیری قوتی گەورە کرد وێ بۆ بەرژەوەندی دنیا و ئاخرەتی خۆت بیرێکی لێ بکەرەوە ئەو شیرەی کە نایدیتە منداڵەکەت بەیانیەوێتە مای نەخۆشیم بۆ خۆت ئەوە جگەلەوەی لە ئاخیرەتە ئەوێتە ناخۆشی هیچ نەبێ ئەگەر بەزەیت بە حاڵی خۆتانایە بەزەیت بە حاڵی و منداڵە بەسە زمانە بێ حەقیا لەسەرت تۆ کاتێ شیری خۆت دەیتێ منداڵێکی تر دروستەوێ لە ڕووی ڕەنگ و ڕوو و گەشە و مەناعە و زۆر تریش وە لە کۆتاییان نەکەن هەرگیز بخەڵەتێن بەو ڕیکلامانەی کە کرێ بۆ کۆمپانیەکانی شیر هەر کەسێ سپۆنسەر ڕیکلامی بۆ بکات یەک ڕەقەم شیری دایکە گەر بتەوێ بەو هەموو سوود و پرۆتینەی کە هاتیەیە دەست بکەوێ ئەبێ زیاتر لە $80 سەرف بکەیت وەی کابرا کاتی قوتیەک و بۆ تێرێ بای 5-6 وەڵا ئەمە جێگرەوەی شیری دایکە و هەر جارێ بە پاساوێکی نوێ تۆ شیرەکەت ناوێ بیدەی بە منداڵەکەت لە بەرەوەی ئەوە تاتیا و زەرری هەیە و نامچۆنە و ئیمڕۆ قوتیەک و بۆ نووسێ و مایەکی تر تێت خاتە سەر کۆمپانیایەکی تر ئاگادار بە ڕەحمەتی خوات لێوێ ئەبێت دکتۆری دڵسۆز لە بازرگان جیا بکەیتەوە ئەمانی شینێکن خەرەزم بۆ چاکەکانیان و دڵسۆزەکانیان کە زۆرن بەڵام کەسانی خراپ و بازرگانی شیانتایە بەم شێوەیە پارە بە خەڵکی فەقیر کۆکەنەوە لەم بارەیەوە قسە زۆرە بکرێ پەیامەکەم پێتان گەیان بڕیار هالای خۆتان سەلام عەلەیکوم